هەر چمکێکی حزبی پەیوەندی بە لەگەڵ وڵاتێکە مەسلحەتی هەیە ئەویش ئەو هەلانێ قۆستۆ تۆکو تورکیا ئەوەی ساکە بێتە ناوچەی بادینانەوە ئەو دەڤەرێ گشتی بردومان کردۆ ڕۆژانە خەڵکی سڤیل مضەحیە خەڵکی سڤیل بۆتە سوتەمەنی ئەو جەنگە و بێ ئەوەی کورد بێتە جواب لەسەری ئێران لەو لاوە هەرچی بێ ئەیکات عێراقەوە ئێستا ئەمڕۆ فشاری خستۆتە سەر کورد هەرچی بڕیاراتێکەیە کە ئەوێ بۆ زەعیفبوونی ئەمە لە ئابووریا کەوا دابەزیمانە ئەویش چی فشارێک و چی بڕیارێکەیە ئەیکا زۆر ڕۆژێکی سەخت چاوەڕێی کوردستان نەکات هیوادارم ئەو یەک ریزیە بێتە ئەوەی کەوا ئەو داڕوخان و ئەواش بەتاڵە جارێتی لە کوردستانە ڕوونەدا ئێمە پەرلەمانێکمانەیە براگیان پەرلەمانەکە بەدەستی کەسێک و دوانەوە نییە یعنی هەموو حیزبەکان بەشیان تایە هەگەر لە کوردستانی عێراق ئێمە باس بکەین بۆ کەوا کۆنگرەیەکی نەتەوەیی گشت کوردستان دروست بێ نایکە نایڵن بربەستەیە لەوانە مەسلحەتیان تێکە چێ ئەگەر بێت ئێمە داواکەین لە حیزبەکان داواکەین لە لایەنەکان کەوا کۆنگرەیەکی نەتەوەی بۆ ئەوەی کورد لەم قەیرانە سیاسی ئابوووریە منطقیە نەجاتمان بێلێ بەڵام ئایا بە قسەی خەڵکەکەن ئایا ئەوەی کە لە مەسلحەتی خۆیانە دوو ئەدەن لە مەسلحەتی خۆیان زۆر ئەستەمە داواکاریمان ئەوەیە لە پەرلەمان داواکاریمان ئەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بەسە بچێتە خۆیە داوا ئەکەم بگەڕێنەوە سەر خاڵی سفر بۆ ئەوەی بتوانین هێزێکی بە قووەت و بەتوانە دروستکەین و کۆنگرەیەکی نەتەوەی دروستکەین تا هەموو وەک برا دەست بخەینە ناو دەستێک کوردستانێکی ئاوەدان و کوردستانی گەورە دروستکەین کۆنگرەی نەتەوەی کورد بۆ خۆی لە هەموو سات و کاتەکانە زۆر گرنگە بەڵام زۆر بەداخەوە ئاشکرایە ینی بە پیلانی وڵاتانی ئیقلیمی بەخۆی ئەم کۆنگرەیە تاوەکو ئێستاکە لەبار براوە ینی هەر جارە و بە پیلانێک ئەم کۆنگرە دوا دەخرێ ئەمەیش ئاشکرایە کە وڵاتانی ئیقلیمی بە هاوکاری لایەنە کوردیەکان تاوەکو ئێستاکانی ئەو قەزەیەکی کوردیە تاوەکو ئێستاکە نیانێڵەوە بکرێ ئەمەش بەخۆی دەرەنجامێکی خراپیەیە لایەنەکان پەرتەوازە بوونە لە هەر چوار پارچەی کوردستان ئەگەر ئەم کۆنگرە نەتەوەی کوردە بکرێت بەڕاستی دەنگدانەوەیکی باشی دەبێت بۆ خۆی پێم وایە ئەو کیانە گەورەی کورد کە ئێستاکە لەبار براوە بەڵام بۆ کاتە ڕەنگە گەورەتر و سەدایەکی باشتری هەبێ لە چوار پارچەی کوردستان بەڵام زۆر بەداخەوە تاوەکو ئێستاکە وڵاتانی ئیقلیمی بە تایبەت دەوڵەتی تورک ئەم کۆنگرەوەی نەتەوەی کوردیان تا ئێستاکە لەبار بردووە ئەگەر کورد یەکدەنگ بێت کورد بۆ خۆی گوتارێکی یەکدەنگە بێت تورکیاش ناتوانێت ئەوە بە ئاسانی خاکی کوردستان بەزێنێت و ناوچە سنووریەکانی کوردستان بردمان بکات و خەڵکی سڤین و ئەوانە بکوژێ بەڕاستی ئەگەر ئەوە بکرێت من پێم وایە تورکیا بۆ خۆی تر ینی سنووردارەکرێت قاچ و پاکانی پێم وایە دەبڕێتەوە ئێستاکە لای هەمووان ئاشکرا ینی جاش ئەو جاشانەی کە ئەزانین کە کورد لەو سنوورانە کە پێشڕەوی خۆمان بینیمانە بە ڤیدۆ بە وێنە پێشیان دەکەون جێگا بە جێگا ینی گوند بۆ گوند چیا بە چیا جەندرمەی تورکی دەبن بۆ ناو خاکی کوردستان و ئەو شوێنانەیە بۆ تهدید دەکەن کە گریلاکانی لێ ئەمەش بۆ خۆی ئەگەر گوتارێکی یەکگرتوو هەبێ یاخود کورد لەو کاتە یەکگرتوو بێ پێم وایە ئەمەیتر بۆ خۆی لەبارە چێ و نامێنێ